بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە نوێنەرایەتی مامۆستایانی وانەبێژ دەکەین لە 3465 مامۆستای وانەبێژ لە ساخۆ تاوەکو خانەقین. ئەوەی ئێستا لێرە دەلین ئێمە لەگە بەشێک لە نوێنەرەکانم کە لە پشتەوە ڕاوەستاون ئەوە ڕێی هەموو نوێنەرەکانە. ئێمە ئەگە حکوومەت یاریمی کوردستان نێ بەدەم داواکاریمان ئێمە پێش دەستپێکی خوێندن کە دیاری کرایە وەزارەتی پەروەردە دیاری کردووە 13 نۆیە 2022 ئێمە پێش ئەو کاتە خۆپیشاندان دەست پێ دەکەین لێرە لە بەردەم ئەنجومەنی وەزیران و 13 نۆش بایکۆتی هۆڵەکانی خوێندن ڕادەگەیەنین. ئەوەش لە ئەستۆی ئێمەدانیە لە ئەستۆی حکوومەت یاریمی کوردستانە. مامۆستای وانەبێژمانەیە 14 ساڵە مامۆستای وانەبێژە زۆر بەداخەوە تاوەکو ئێستا بەدەم داواکاری نەهاتوو. حکوومەت یاریمی کوردستان وەزارەتی پەروەردە لەگە وەزارەتی دارایی لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان زۆر بێباکن بەرامبەر داواکاری مامۆستایانی وانەبێژ. زیاتر لە 500 یاداشمان لە 2015ەوە چاردەوە ئێمە یاداش دەینە ئەنجومەنی وەزیران کابینەکەی ترکە کابینەی هەشتا و لەگە ئەو کابینەی نوێ ئێستاوا بەرەو تەواوبوون دەچیت تاوەکو ئێستا بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێژ ناتون. ئەوجە بۆیە هۆشداری دەدەینە ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی سەرۆکایەتی پەرلەمان بە هیچ شێوەیەک ئێمە 13 نۆ ناچینەوە ناو هۆڵی خوێندن بایکۆتی هۆڵی خوێندن دەکەین و پێش ئەو کاتەش ئێمە خۆپیشاندان لێرە دەکەین. هیوادارم سەرجەم مامۆستایانی وانەبێژ بێن بەدەم داواکاری مامۆستایانی بەدەم داواکاری نوێنەرەکانی خۆیان، چونکە مامۆستا دەبی خۆی بێ داوای مافی خۆی بکات. لەو هەرێمە کەس مافت پێ نادا بەڕاستی ئەگە تۆ داوای نەکەی. علی ڕەوف مستەفا نوێنەری گشتی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان داواکاری تەنها دامەزراندنی مامۆستایانی وانەبێژە. زۆر بەداخەوەش تاوەکو ئێستا کە وەزارەتی دارایی کە لەگە وەزارەتی پەروەردە کە موچەی مامۆستایانی وانەبێژ کە موچە نیە دەلێنێ کرێی وانەبێژی کە دابەشی دەکا پێی دەڵێن خەرجی، یعنی تاوەکو ئێستا موچە نیە، یعنی ڕێز لە شکۆی مامۆستای وانەبێژ ناگرن. تاوەکو ئێستا پێی دەڵێن خەرجی، یعنی تاوەکو ئێستا ئێمە لەگە وەزارەتی پەروەردە موچە وەرناگرین. فەرموو ئەوڕۆ سولەیمانی مانجی پەروەردەکانی پارێزگای سولەیمانی مانجی 5 ئەوڕۆ دابش کردو کە بڕیار بوو پێش جەژن دابش بکرێت. زۆر بەداخەوە یعنی بێباکن بەرامبەر مامۆستایانی وانەبێژ وایە هەولێر و لەگەڵ پارێزگای دهۆک تاوەکو ئێستا مانجی 6 دابش نەکراوە ئێمە نزیک دەمینەوە لە مانجی 8. بەڕاستی پەروەردە پێگەیەکی یعنی لە هەموو وڵاتەکان وەزارەتی پەروەردە پێگەیشی زۆر گەورەی بۆ بە پێشچوونی وڵات، بەڵام زۆر بەداخەوە ئەوەی حکوومەت یاریمی کوردستان لای گرنگ نەبێ وەزارەتی پەروەردە.